کرێکاران زەحمەت کێشان ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار بەڕێوەیە. لەم ڕۆژەدا بەدەیان ملیۆن ئینسان لە گۆشە و کەناری ئەم جیهانە بەرینە لە هەر 5 قاڕەی دنیا دەڕژێنە سەر شەقام و کۆڵان و مەیدانی شارەکان. ملیۆنها دەستی ڕەش و سپی و زەرد لە یەک هەڵدەپێکرێت و دەستی بەهێزی ملیۆنها ژن و پیاوی یاخی بوو لە سەرمایەداری ئاڵای سوور ڕادەشەکێنن. ئەرتەشی جیهانی کرێکاران لە شەقامەکان ڕێژە دەڕۆن بە زمانی جۆراوجۆر، بەڵام بە یەک ئاهەنگ سرودی هاوخەباتی چینی کرێکار، سرودی ئەنتەرناسیۆناڵ دەخوێن و زەنگی مەرگی سەرمایەداری لێدەدەن. لەم ڕۆژەدا سەرمایەداران و چینەدارەکان خەونی ناخۆشی نەمانی خۆیان دەبینن. دەوڵەتەکان ئەرتەش و پۆلیس و دەزگای سیخوڕی و جاسووسیان لە دژی کرێکاران بەسیج دەکەن و لە ئامادە باشدا ڕایان دەگرن. لەم ڕۆژەدا جیهان لە دوو ڕیزی جیاوازدا ڕادەوەستێت: ڕیزی کار و ڕیزی سەرمایە. لە ڕیزی سەرمایەدا دنیای سەروەت و سامان و دەوڵەمەندی، دنیای تەیار بە چەک و ئەرتەش و جەبەخانەی شەڕ، دنیای سەرکەوتو و سیخۆڕی و جنایەت، دنیای شەلاق و ئەشکەنجە و زیندان، دنیای کەشیش و ئاخوند و ڕۆزەخوێن ڕیز دەبەستن. بەڵام لە دنیای کاردا ڕەش و سپی و زەرد، دەستی قەڵەشا و پێیپەتی و گیرفانی خاڵی ئینسانی چەوساوە و ئاوارە و ستەمدیدە، بەرهەمهێنەرانی هەموو سەروەت و سامانەکانی ئەم جیهانە، شەریفترین مرۆڤەکان ڕاوەستاون. ئەمڕۆ لە نێوان ئەم دوو چینەدا نەبەردێکی مان و نەمان بە بەرینایی ئەم جیهانە لە ئارادایە. دەبا چینە چەوسێنەرەکان بەرامبەر بە شۆڕشی کۆمۆنیستی سەر تاپایان بێتە لەرزین. کرێکاران لەم نێوەدا بێجگە لە زنجیرەکانیان هیچ لە دەست نادەن، بەڵام جیهانێک بەدەستێنن. کرێکارانی جیهان، کرێکارانی ئێران، کرێکارانی کوردستان، با بۆ بەدەستهێنانی ئەو جیهانە نوێیە یەک بگرین و تێبکۆشین.